کوردستان دەچینە تەوەری دووەمی پرۆگرامەکەمان باس لە ڕۆژێکەکەین کە ئەمڕۆ 7 ئۆکتۆبەر ساڵ ڕۆژی نەهێشتنی هەژاریە لە جیهانە نەتەوەی گرتوەکان لە 7 ئۆکتۆبەری ساڵی 1993 بێگومان بڕیاری داوە کە ئەم ڕۆژە وەک ڕۆژی نەهێشتنی هەژاری بناسێنێت بۆی کە وڵاتان و ڕێکخراوەکان و ئەوانەی تایبەتمەندن بەم بوارە کار و چالاکی خۆیان بکەن بۆی کە هەژاری یان نەمێنێت یان ڕێژەی هەژاری لە وڵاتانە زۆر کەم بێتەوە. بێگومان بەڕێزان باس لەوە دەکرێت 85 کەس لە هەموو جیهانە سەرۆت و سامانی 3.5 واتە 3 ملیۆن و نیو هاوڵاتیان هەیە کە ئەمە لە سایی سیستەمی سەرمایەداریە بێگومان و ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە وەکو موسڵمان و کۆمەڵگەیەکی ئیسلامی بەڕاستی چارەسەری باشی داناوە بۆ بابەتی هەژاری. لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم تەورەیە بە گرنگمانزانی ئەمڕۆ قسە و باسی لەسەرکەین بە میوانداری زۆر بەڕێز عیماد مەحموود ئابووریناس کە لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمانن. کاک عیماد سڵاوی خوات لێبێت ئەم کاتە و باش دەپرسم بەچێ دەوترێت هەژار یان ئەو پێودانگانە چین کە ڕێژەی هەژاری تاک یان خێزان لە نێو کۆمەڵگەدا دیاری دەکات. سڵاوی خوا لە جەنابتان لە بینەر و بیسەری پەیام خۆی هەژاری دیاردەیەکی ئابووری کۆمەڵایەتیە تەواوی وڵاتانی جیهان بەبێ جیاوازی سیستەم ئابووریەکان دەگرێتەوە واتە لە ژێر سایە و سێبەری تەواوی سیستەمە ئابووریەکانی جیهاندا هەژاری بە بەردەوامی گەشە دەکات. هەر بۆیە نەتەوە یەکگرتووەکان 7 ئۆکتۆبەری هەموو ساڵێکیان بۆ ئەم دیاردەیە داناوە وەک هەموو دیاردە و بۆنەکانی تر بۆ ڕوبەڕووبوونەوە بەگجارچوونەوەی دیاردەی هەژاری. ساڵی 1993دا بیران لەوە کردەوە کە ڕۆژێک بۆ ئەو بابەتە تەرخام بکەن. دیاردەی هەژاری وەکو وتمان دیاردەیەکی ئابووری کۆمەڵایەتیە کۆمەڵێک پێناسا کراوە بۆ دیاردەی هەژاری. پێناسەی سێ جۆر پێناسەمان هەیە بۆ هەژاری. هەژاری بە مانا سادەکەی ئەوە دەگەینێ کە کەسێک پارەی پێویستی لە بەردەستانە بێت بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خۆی لە خۆراک لە جلوبەرگ لە پێخەف لە تەندروستی لە پەروەردە. ئەمە پێناسەیەکی سادێ. جۆرێکی تر لە با بڵێن پێناسەیەکی تر ناساندنێکی تر بۆ هەژاری ئەوەیە کە کەسێک داهاتی ڕۆژانی نەگاتە لە 160 ئەو داهاتی کە کەسێکی ئاسایی لە وڵاتەکەی خۆیدا ڕۆژانە بەدەستی دێنێ. بۆ ڕوونکردنەوەی ئەم پێناسەیە بۆ نمونە ئەگەر کەسێک ڕۆژانە 20,000 دیناری دەستکەوێت داهاتی ڕۆژانەی 20,000 بێ کەسێکی کەش هەمان کەس ئامادە بێت ڕۆژانە بە 8,000 دینار کار بکە ئەو کەسە بە هەژار ئەژمارەکرێت. بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە جوانی پێناسەی هەژارمان بۆ دەکات. پێمان دەڵێ هەر کەسێ زەکاتی پێ بشێت ئەوە دەچێتە خانەی هەژارەوە. کۆمەڵێک پێوەردانراوە بۆ هەژار. ئێمە سێ جۆر با بڵێن هەژاریمان هەیە. جۆرێکیان پێی دەوتێ با بڵێن خوار هێڵی هەژاری پێوەریکی ئابووری بۆ ئەم بابەتە هەیە. ئەو کەسەی کە داهاتی ڕۆژانەی لە $2 کەمتر بێ ئەوە دەکەوێتە خوار هێڵی هەژاریەوە و ئەو کەسانی کە داهاتی ڕۆژانەیان لە $5 کەمتر بێ ئەوە دەکەوێتە با بڵێن ناو خانەی هەژاریەوە و ئەو کەسانی کە داهاتی ڕۆژانیان لە $10 کەمتر بێ عادەتەن دەکەوێتە ناو هەژاریە و بە تاواتی دەکەوێتە ناو هێڵی هەژاریە. ئەم پێوەرێکی نێودەوڵەتی ئابووریە لەسەر بنەمایەکی زانستیانەی ئابووریانە کراوە کە دیراسەیەکی جەدوای وردی ئابووری بۆ کراوە بۆ جۆرە ئەو سێ جۆرە لە سێ خوێندنەوەی جیاواز بۆ با بڵێن هەژاری دەکات. باشە هیچ ئامارێکمان هەیە بە نزیکەی ڕێژەی هەژاری دیاری بکات لە جیهاندا یاخود ئەوەی کە لە وڵاتی خۆماندا هیچ گرنگی بە کۆکردنەوەی ئەم ئامارانە دراوە لە کاتێکدا دەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆری هەژاری لە وڵاتی خۆشماندا هەیە. ئامار و داتاکان پێمان دەڵێن کە هەژاری بە ڕێژەیەکی بەرچاو لە تەواوی دنیا و لە عێراق و لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر تەساعودی زۆر خێرا بەرز دەبێتەوە.
لە مانگی تەموزی ساڵی 2022دا وەزارەتی پلاندانانی عێراق بە هەمانگی سندوقی نەختی نێودەوڵەتی ئامارێکی بۆ هەژاری کردووە لە هەرێمی کوردستان بۆ بەتایبەتی بۆ هەردوو جۆری هەژاری، خوار هێڵی هەژاری و هەروەها بۆ هێڵی هەژاری. خوار هێڵی هەژاری بینین بە ڕێژەی لە 6.7 بۆ هەرێمی کوردستان، ینی لە 6.7 هەرێمی کوردستان دەکەونە خوار هێڵی هەژاریەوە، بەواتای ئەوەی کە لە 6.7 هەرێمی کوردستان داهاتی ڕۆژانەیان ناگاتە $2. واروەها هەر لە ئامارەکەدا ئاماژە بۆ هێڵی هەژاری کراوە، ئەو کەسانی کە داهاتی ڕۆژانیان لە $5 کەمترە، ئەویش ڕێژی لە 15 هەرێمی کوردستان دەگرێتەوە تا دانیشتوانی هەرێمی کوردستان بە ڕێژی لە 15 داهاتی ڕۆژانیان ناگاتە $5 واتە لە خوار $5. جیازیشی کردو بۆ هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان هەولێر و دهۆک و سلێمانی بەم جۆرەیە خوار هێڵی هەژاری واتە و کەسانی کە داهاتی ڕۆژانیان لە $2 کەمترە، هەولێر لە 6.7 دهۆک لە 8.5 و سلێمانی لە 4.5 و هەروەها بۆ هێڵی هەژاریش وەک گوتمان کە هەرێمی کوردستان بە ڕێژی لە 15 بۆ هەر سێ پارێزگاکە بەم جۆرەیە شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستان و جوڵەیەکی بازرگانی زۆر باشی تێدایە، ڕێژەی هەژاری لەم شارەدا لە 15 واتە لە 15 دانیشتوانی پارێزگای هەولێر داهاتی ڕۆژانیان ناگاتە $5 واتە لە خوار $5. بۆ شارێکی وەک دهۆک ڕێژەکە زۆر گەورە زۆر مەترسیدارە کە ڕێژەی لە 122 ئەبینین شاری دۆک شارێکی گەورە و بازرگانیە، شوێنێکی استراتیجیە، واروها ناوەندی گەیاندنی 3-4 بۆ دەوڵەتە. ڕێژەی هەژاری لەم شارەدا ئەگاتە لە 122 کە ئەمە ڕێژەیەکی زۆر گەورە زۆر مەترسیدارە، واتە لە 122 دانیشتوانی پارێزگای هەولێر پارێزگای دهۆک داهاتی ڕۆژانیان لە خوار و $5. بۆ پارێزگای سلێمانیش ڕێژەکە لە 100 کە ئەویش بە هەمان شێوە ڕێژەیەکی مەترسیدارە. وەزارەتی پلاندانانی عێراق بۆ هەموو پارێزگاکانی عێراقی کردووە، بەڵام ئەوەی مەبەستمان بوو زیاتر هەرێمی کوردستان بخێنە ڕوو. بۆ شاری بەغداش ڕێژەی خوار هێڵی هەژاری لە 100 و هەروەها بۆ هێڵی هەژاریش لە 122. ئەو پارێزگانی عێراق کە هەژارێکی زۆر و لە ڕادەبەدەریان تێدایە شارەکانی موسەنایە، دیوانەیە، واروها زیقارە، ڕێژەی هەژاری تیاندا لەسەر و لە 140. کەواتە ئەم ڕێژانە پێمان دەڵێن لە عێراقدا سەرڕایەوەی کە داهاتێکی باش، ڕسمالێکی باش، دەرامەتێکی باش هەیە لەم وڵاتەدا، بەڵام ڕێژەی هەژاری بەتایبەتی لە دوای سەردەمی کۆرۆناوە بە ڕێژەیەکی زۆر خێرا و زۆر تەساعودی زیادی کردووە. وە نەبێت ینی ڕێژەی هەژاری تەنها لە هەرێمی کوردستاندا وجودی هەبێ، بەڵکو لە تەواوی جیهاندا ئەم ڕێژە بوونی هەیە. ئەگەر نمونەی ئەو بینینەوە لە ساڵی 2022دا لە نۆمانی کۆتایی ساڵی 2022دا ڕێژەی هەژاری لە تەواوی جیهان با بڵێن 125 ملیۆن زیادی کردووە کە ئەمە ڕێژەیەکی زۆر گەورە و زۆر بەرچاوە. لە جیهاندا نزیکەی 3 ملیار مرۆڤ لە ناو هێڵی هەژاریدان و هەروەها 1,350,000 کەس لە تەواوی جیهاندا لە خوار هێڵی هەژاریان، واتە لە $2 کەمتریان هەیە. ڕێکخراوی فاو و هەروە سندوقی نەختی نێودەوڵەتی ئەمانە هەستان بە ئەنجامدانی ئامارێک بۆ زۆربەی ئەو دەوڵەتانەی کە هەژارن بە تایبەتی وڵاتانی جیهانی سیەم کە وڵاتانی زۆربەی ئاسیا و ئەفریقا دەگرێتەوە. ئەمانە ڕێژەی هەژاری بە ڕادەیەکی زۆر بەرچاوتیاندا هەیە کە ئەمانە بە وڵاتە دواکەوتو تا ڕادێک متەخەلیفەکان ئەژمێرێن 3/4 دانیشتوانی جیهان پێک دەهێنن. ئەڵێ ڕێژەی هەژاری بە ڕێژەیەکی زۆر خێرا لە بەشێک لە وڵاتانە زیادی کردووە، ڕیزبەندی بۆ ئەم وڵاتانە کردووە کە ڕیزبەندی بۆ دەوڵەتە هەژارەکان لە نێوان 1 تا 140 دەوڵەتایە. بەم جۆرەیە لوبنان و سووریا لە ڕیزبەندی یەکەمەکانن کە لوبنان بە ڕێژەی لە 185 هەژاری تێدایە و هەروەها سووریا بە ڕێژەی لە 183. بەدوای ئەوان وڵاتانی یەمەن و نیپاڵ و ئەفغانستان و هیندستان ئەوانە دێ بە ڕێژەی لە 160
ڕێژەی هەژاری تێدایە بە دوای ئەوانیشدا عێراق و میسر دێ بە ڕێژی لە 120 هەژاری تێدایە ئەمە ئەو دەوڵەتانن کە تا ڕادەیەک دەوڵەتی دواکەوتون و هەروە با بڵین دەوڵەتی تازە پێگەشتون بەڵام لە دەوڵەتە پێشکەوتەکانیشدا ئەم حاڵەتە خەریکە دەردەکەی بەرچاو بە نمونە لە وڵاتێکی وەک ئەمریکا لە بەشێکی زۆر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێ ئامارەکان پێمان دەڵێ ڕێژەی هەژاری لە نزیک لە 120 دایە. واروها وڵاتانی ئەفریقا کە لە 61 هەرێم پێکدێن ئەمانەیش بەشێکی زۆریان لە ڕیزبەندی یەکەم تا 60 دان کە ڕێژەی هەژاری بە ڕێژەیەکی زۆر خێرا و بەرچاو لەم وڵاتانەدا هەیە. زۆر باشە. مامۆستا عیماد ینی پرسیارە جدیەکە ئەوەیە هۆکاری هەژاری چییە وە کێ لە هەژاری خەڵک و تاک و کۆمەڵگە و خێزان بەرپرسە؟ ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە باسم لەوە کرد ئەم هەژاریە ئەم دیاردە کۆمەڵایەتیە ئەم گرفتە کۆمەڵایەتیە بێگومان هۆکاری خۆی هەیە. هۆکارەکانی هەژاری زیادبوونی هەژاریە هەژاری لە نێو کۆمەڵگەیەکە لە نێو خێزانێکە لە نێو تاکێکە چییە وە کێ لی بەرپرسە چێ بەرپرسە لەوەی کە لە کۆمەڵگەکەیە ڕێژەی هەژاری زیاد بکات؟ هۆکارەکان زۆرن جۆرا و جۆرن بە پێکات و سەردەمەکان هۆکارەکان گۆڕانکاری بەسەر دێ زیاتر وڵاتە دواکەوتەکان و تازە پێگەشتوەکان با بڵێن وەک ئاماژەمان پێکرد ئەم دیاردەی تیادایە خۆی لە کۆندا هۆکارەکان زیاتر سروشتی بوون بەهۆی وشکە ساڵی و باران و بوومە لەرزە ئەوانە بۆ ماوەیەکی کوردمەوەدا هەژاری تیایدا دەردەکەوت بەڵام هۆکارەکان ئێستا زیاتر هۆکاری مرۆین بەگشتی مرۆڤایەتی لێ بەرپرسە دەسەڵاتە سیاسیەکان لە تەواوی دنیا لێ بەرپرسن سەرمایەدارەکان لە دنیا لێ بەرپرسن کۆمەڵی هۆکاری مرۆیی هەیە بە تایبەتی ئەگەر ئێمە نمونەی هەرێمی کوردستانی خۆمان بێنینەوە کۆمەڵی هۆکار هەیە کەوای کردووە هەژاری لە وڵاتی ئەمەدا بە ڕێژەیەکی زۆر خێرا و زۆر بەرچاو گەشە بکات تەشەنە بکات یەکێک لەوانە ناداتپەروێری کۆمەڵایەتی ئەس ئەبینی سەر ڕێەوەی کە دەرامەتێکی زۆر و بەرچاو لە بەردەست هەرێمی کوردستاندا بەڵام ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی هەژاری زیاد دەکات هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا دەسەڵات با بڵێن قۆرخ و احتیکار و مۆنۆپۆلی هەموو جومگە ئابوووریەکانی وڵاتی کردو و جیاوازیەکی گەورەی چینایەتی لە نێوان کۆمەڵگە تا دروست کردو ئەوە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە ئێستا بەداخەوە لێ هاتۆ کۆمەڵگە دابەش بووە بۆ دوو چین جاران سێ چین هەبوو چینێکی با بڵێن هەژار چینێکی وەسەد و چینێکی دەوڵەمەند ئێستا بە تایبەتی لەم چەند مانگە و چەند ساڵی کۆتاییدا وردەوە دەبەرەوە دەڕۆین کە جیاوازی چینایەتی لە نێوان تاکانی کۆمەڵگا ینی نەمێنێت دوو چین دروست دەبێت چینێک کە لە ئەو پەڕی باڵادایەوە چینێکی کەش کە لە خواری خوارەوەیە کە ئەمەش دەگڕێتەوە بۆ ئەو هۆکارەی باسمان کردوارەوە خراپ ئیدارەدانی سیاسەتی دارایی و ئابووری و مالی لە وڵاتی ئەمەژەوە یەکێکە لە هۆکارەکان بوونی گەندەڵیکی زۆر قۆڕکاری لە هەموو کایەکانە و بە باشی ڕانەپاڕاندنی کاروبارەکان لەلایەن وەزارەتەکانە بوونی دەسەڵاتێکی ستەمکار یعنی هەموو ئەمانەوە دەکات کە وردە وردە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی هەژاری لە وڵاتە زیاتر بێت و وە کەسیش خۆی بە بەرپرسانزانانی یەکتر لە هۆکارەکان زیاتر هۆکاری ئابووریە کە دەوڵەت لایانی ئابووری بە تاواتی فرامۆش کردووە فرامۆشکردن و پشتگوێخستنی با بڵێن کەرتەکانی ئابووری کەرتی پیشەسازی کوشتتوکاڵ بازرگانی ئەمە لە گرنگترین ئەو هۆکارانن بە تایبەتی لە وڵاتە دواکەوتەکانە سەرڕای ئەوەی کە زەویکی باش کەشوهەوایەکی باش دەستی کاری باش لە وڵاتانە هەیە بەڵام نەیانتوانێت بەهۆی سیاسەتی چەوت و هەڵیانەوە ئەمە بخەنە گەڕ بە باشی ئیستیغلالی بکەن بەکاری بهێنن بۆی ڕێژەی هەژاری کەمکەنەوە لە ڕێگەی ئەوەشەوە باڵێن ڕێژەی بێکاری کەمکەنەوە لە ڕێگەی ئەوشەوە هەژاری بنەبەر بکرێت ئێستا لە وڵاتی خۆماندا بۆ نمونە لە دوای ئینتیفازەکە لە دوای ڕاپەڕینەکەەوە پیشەسازی یعنی بە تەواتی پاشەکشەی کردووە چەکبەستوو بووە ینی لەو ساڵانیشدا کە حکوومەتی هەرێم بودجەی هەبووە نەیتوانیەوە لە 123 زیاتر بۆ پیشەسازی تەرخام کە لە بەشە بودجەی وەبەرهێنان ینی بە تاواتی ئیمالی کردو لە کاتێکا بینی ئێمە کانزای باش لە بەردەستایە دەستی کاری باش لە بەردەستایە
زەوی و کەش و هەوایەکی باش لە بەردەستە بۆ کەرتی کوشتتوکاڵیش بە هەمان شێوە بینی وڵاتی ئێمە خاون زەوێکی پان و بەرینە خاون کەشەوایەکی باشە خاوەن هەر چوار فەسلەیە دەستێکی کاری باشەیە بەرهەمی باشەیە بەڵام حکومەت نەیتوانێت بە باشی ئیستیغلالی ئەم کەرتە بکە وەک کەرتێک کە بیخاتە خزمەتی پیشەسازی و لایەنەکانی ترەوە دەستی کاری پێکەم کاتەوەواتە ئەو دەستی کاری زۆرەی کە ئێستا هەیە ڕێژێکی زۆر لە بێکار هەیە لە ڕێگەی ئەوانە بیان خاتە گەڕەوە خەڵکیش بتوانێت کاری دەستکەوێ هەموو ئەمانە بە شێوەیەکی گشتی کاریگەری هەبوو لەسەرەوەی کە هەژاری لە وڵاتی ئێمە زۆر بێ ڕوونتر قسە بکەین بڵێن ینی لە ساڵی 2014 بەدواوە ینی هەژاری لە وڵاتی ئێمە لە کوردستاندا بە ڕێژەیەکی زۆر گەورە خێراگەشەی کردەوەش بەهۆی ئابووری سەربەخۆ بەشە بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستانەوە ئەمە وای کرد پرۆژەکانی خزمەتگوزاری ڕابگیرێن و بەشێکی زۆر لە کۆمپانیەکان ئیفلاس بکەن زیاتر لە 1100 کۆمپانیا ئیفلاسی کردووە لەگەڵ ئیفلاسبوونی ئەم کۆمپانیانە زیاتر لە 1200,000 لە دەستی کار لە کرێکار لە مهندیس لەو کەسانەی کە لە جۆرەکان ینی پیشیان بووە لە ناو کۆمپانیەکانە کاریان کردو هەمان ڕۆشونەتە ماڵەوە بێکار کراون کە بێکاریش بێت عادەتەن داهاتی نابێەوە تووشی حاڵەتی هەژاری دەبێت هەموو ئەمانەی باسمان کرد سەری کێشە بۆ حاڵەتێک پێی دەوتێ بێکاری کە بێکاری لە وڵاتی ئێمە ئەگەر دەرفەت هەبوو ئاماژەیەکیش بەوە دەدەین کە بە شێوەیەکی زۆر خێرا و زۆر تەساعودی بەرز دەبێتەوە کەواتە هەموو ئەمانە گەندەڵی بەرهەمهێناوە و بووە بەهۆی ئەوەی کە گەندەڵێکەش بوو بەهۆی خەڵک بێکار بێت و هەژاری بە ڕێژەیەکی زۆر خێرا و زۆر بەرچاو بەرز بێتەوە ڕۆژ بە ڕۆژ باشە کاتێک ڕۆژێکی جیهانی بم شازەدا دەنرێت بە تایبەتی کە ڕۆژی جیهانی نهێشتنی هەژاریە ئایا لەسەر ئاسی دەوڵەتانی خود جیهان هیچ ڕێگای گیراوتە بەر بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە یان ئەوە تا دەبێت چی بکرێت لە ڕووی ئابووریەوە بۆی کە کەمێک لەو هەژاریە کەم بکرێتەوە یاخۆت عنی هەنگاو بنرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژاری خۆی دیاردەی هەژاری وەک ئاماژەمان پێکرد دیاردەیەکی مەترسیدارە تەواوی وڵاتانی جیهان دەگرێتەوە لە ساڵی 1990 نەتەوەی گرتوەکان بڕیاریان دابوو کە ببوورە دەنگ نەما بەڵە بەردەوام بە کاگەمە دێمە جۆمان لە دەنگی جەنابەت هەیە کاک سامان ببوورە بابەتی هەژاری کە ئەمڕۆ هەفتەی ئۆکتۆبەر بڕیاراندا کە ڕۆژێک تەرخان بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردە ئەم حاڵەتە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردە و ئەم حاڵەتە بەڵام نەیانتوانێت سەرکەوتوو بوون خۆی پلانەکە بەو جۆرە بوو کە تاکو ساڵی 2030 کۆتایی بەو حاڵەتە بەو دیاردە بهێنن سەرکەوتوو نەبوون کۆمەڵێ نمونە لە بەردەستایە کە ئاماژەی بەوەی کە با بڵێن هەم نەتەوەی گرتوەکان هەم سەرمایەدارەکان هەم تەواوی وڵاتانی جیهان سەرمایەدارەکان نەیانتوانێت کۆتایی بەم حاڵەتە بێن لە ڕۆژێکدا 35,000 لە ڕۆژێکدا لانی کەم 35,000 مناڵ لە برسا دەمرێت لە ڕۆژێکدا لانی کەم 1 ملیار مرۆڤ بێشێوان سەردەنێنێتەوە لە کاتێکا داهاتی سێ لە دەوڵەمەندترین کەسەکانی باڵێن سەرمایەدارەکان کە لە ڕیزبەندی یەکەم تا سێمەکانی جیهاندان ئەمانە سامانەکانیان دەکاتە سامانی 48 دەوڵەتی جیهان هەموو ئەمانە پێمان دەڵێن کە بە شێوەیەکی گشتی تەواوی وڵاتانی جیهان تەواوی مرۆڤایەتی بەرپرسە لەو حاڵەتەی کە دروست بووە کە پێی دەوتی هەژاری بەڵێ تەبان بەڕێزان پرسیارمان مابوو بەڵام دیارە گرفتێکی تەکنیکی و هونەریمان هەیە بەڕێز کاک عیماد گوێی لە دەنگی ئێمە نەماوە بۆیە بەناچاری ماڵاوایی لە بەڕێز کاک عیماد مەحموود ئابووری ناسەکەین حەزمانەکە زیاتر لە خزمەتی بین و پرسیاریشمان مابوو لەسەر بابەتی بێکاری و چارەسەریەکان بەڵام ئیشەڵا بۆ دەرفەتێکی تر زۆر سوپاس بۆ مامۆستا عیماد کە لە هەڵەبجەوە لەگەڵمان